بەناوی خۆی گەورە ئێمە ئەمڕۆ لەگە برای بەڕێزم کاک سید کامران هاتینە خزمەت برایانمان لە کۆمەڵی دادگەری کوردستان بۆ دەستخۆشی و بۆ پیرۆزبایی لە بەستنی کۆنگریان پیرۆزباییان لێکەین و تەمە ناکەین ئەم کۆنگرەیە ببێتە مای زیاتر لە برادرانمان لە کۆمەڵی ئیسلامی کە ئەوان ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینان و زیاتر ڕەخنە بگرن و ڕوبەڕووی ئەو زوڵم و نادادیە بکرێکە لە کوردستانە هەیە و تەمەنای سەرکەوتنیان بۆ خوازین و ئێمەژۆ کەسایەتەکان لە کەرکووک بوو هەموو کارێکی باش پژگیریانەکەین و دەستخۆشییان لێکەین و هەمانگییان لەگەڵاکەنیشە وا بە پێویستمان زانی ئەم سەردانە یەکجار نەبێت و ئاخر جار نەبێ بۆ ئەوەی کەوار یەک ریزی و تەبایی کورد دەناو کەرکووکە بپارێزرێت بۆ ئایندەی کەرکووکیش وا زەرورە کورد تەبابێ ناویەکە بە یەک لیست لە کەرکووکە بۆ ئایندە بۆ هەڵبژاردن بەیەک دەنگ بن یەک لیست بن بۆ ئەوەی کەوا سەنگی کورد لە دەست نەدەی ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە بەڵێدا لە کۆمەڵی دادگەری جەخت لەوە کاتەوە کە هۆزەکان و عشرەتەکانی نێو شاری کەرکووک بە هەموو پێکاتەکانەوە بەردی بناقی پێکەوە ژیانی ئاشتیانەی ئەم کۆمەلگایان کەرکووک بەوە جوانە کە بەدەر لە دیوە سیاسەکەی کۆمەلگەیەکی عشایری هاو دۆست و هاو خۆشەویستی یەکتری هەیە کە لە ناو یەکتریا دۆستایەتی و خزمەتیان دروست کردووە لە نێ هەموو پێکاتەکاندا بەداخەوە کە کایەی سیاسی خەریکە ئەوەی بەرەو کاڵبوونەوە بردووە بۆی ئومێ دەکەین ڕۆڵی بەڕێزیان زۆر بەرز ئەنرخێنی ئومێ دەکەین زیاتر و باشتر و چاکتر هەوڵ بن ئەو کۆمەلگایە لەسەر پێی خۆی ڕاگیر بکرێت.